ئێمە بە هاوکاری هەندێک خێرخواز و لەسەر میزانی دەستگای تەندروستی پێشمەرگە توانیمان ژمارەی قەرێوەڵەکان فرکیا کەوتنێکی نوێ بکەینەوە لە ناو شەید ئەحمەد کەلاری و بێجگەلەوەش ژمارەی قەرێوەڵەکان لە 2 بێدەوە زیاد کراوە بۆ 18 قەرێوێڵەی فریاکەوتن، ینی ئێستا نەخۆشخانەی شەید ئەحمەد کەلاری 18 قەرێوێڵەی فریاکەوتنی هەیە. ژماری ئەمبولانسەکانمان لێرە زیاد کردووە، چکە خۆتان نەزان زۆربەی کار ڕووداوی نەخوازرا و دێتە ئێرە. من داوا لە خەڵکەکەم و خەڵکی بەشەرەف و خۆشەویستی گەرمیان کە ئەم نەخۆشخانەی کە ئەمڕۆ ئەو بەشێکە کردمانەوە نەخۆشخانەی شەید ئەحمەد کەلاری بەشی فریاکەوتنە، یعنی تکایان لێ یەکەم خەڵک بۆ فریاکەوتن تەنها بۆ حاڵەتی زەرور فریاکەوتن بەکاربێن، چکە ئێمە 18 قەرێوەڵەمان لێرە کردوێتەوە بۆ ئەو حاڵەتانەی کە خوا نەخواستە ڕووداوەکانی هاتوچۆیە حاڵەتە فریاکەوتنەکانە، ئەو شتانەیە کە پێویستی بە فریاکەوتنە نەک نەخۆشی سارد. من جارێکتە دەستخۆشی لە ئیدارەی نەخۆشخانەمان لێراکەم کە بۆ بەبێ موچە بەبێ بوجە بەبێ ئەوەی کە ئەو کارمەندا و پزیشکانەی کە لێرە داوامەکە نزیکیەوە 3 مانگە موچیان وەرنەگرتووە بەردەوام لە کارەکانیان و سوپاسی ئەم نەخۆشخانەیەکەم کە لە دەبەری گەرمیانە لە هیچ کاتێکە بۆ 1 سانیەش داوامەکانی خۆیان بەجێنێشتۆ بەردەوام بوون لە خزمەت. لە سنووری گەرمیان ئەم لە شارۆچکەی باوەنور توانیان ئەم بەشی فریاکەوتنی خێرا بکەنەوە کە بەڕاستی خزمەتێکی زۆر بە خەڵکی ناوچەکەکە بە خەڵک بۆ خەڵکەکە کە هاتووەکەن بەم ڕێگایە کە بەداخەوە ڕۆژانە ڕووداوی هاتوشۆیتیان ڕواداوە ئەو خەڵکانی کە تووشی ڕووداوی هاتووە بن بەداخەوە پێویستیان بە فریاکەوتنی خێرا هەیە. لەو ڕۆوە ئەمکردنەوەی ئەم بەشە لە خستخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری خزمەتێکی زۆر بە خەڵکی ناوچەکەکەوە بگرێتوانێت ژیانی زۆر کەس لە مردن ڕزگار بکات. بەداخەوە بەهۆی قەیرانی ئابووریەوە ینی نەتوانرا وەکو پێویست بەشەکانی ئەم خستەخانەیە احتیمامی پێ بدرێەوە گرنگی پێ بدرێ و بتوانێت بەشی زیاتر و ئەجهیزەی طبی باشتر بێت. بەڵام ئەوەی کە کراوە بە جۆرەی تواناوە بە جۆرەی ئیمکانیەتی کارمەندان و پزیشکەکان و دەستگای تەندروستی کوردستان دەستگای تەندروستی پێشمەرگە ئەوەی کە پێیان کراوە کردویانە لەبەری ئەوە لۆتێکی زۆرمان لەسەر بوو حادیسەوانە هەستانی بە فراوانکردنی بە 18 قەرێوەڵە ئێستا 18 کەس پێک جاتوان 400 وەرگریەوەی کە لە دەستکەوتەکانی لەم نەخۆشخانەوەیە کە کراوە بە سیستمی ئۆکسیجی مرکزی کە ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ گەرمیان و بۆ خەڵکی باوەنوش بە تایبەتی و هەروەها ئێمەش ئەمبڵانس هەستاون بەجاتکردنی ئەمبڵانسێکی کە بۆم نەخۆشخانە ئێمە لێرەوە بە خەڵکی گەرمیان و خەڵکی باوەنور و کەس و کاریژەی دەسەر بەرزەکانی پێشمەرگە قارەمەکان بەڵێنیان پێین کەم نەخۆشخانە پێنەگەر بۆیان چۆن پێشتر 24 کاتژمێری ئیشی کرۆ بەبێ مانگرتن بەبێ بایکۆتکردن و سەر ڕێ قەیرانی دارایی و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە نەیوەستاندوین کە ناوەسین.